ئەوەی لەم شارە دەیبینی کوردستان نییە، شاری ناشفیلی ئەمریکایە لە ویلایەتی تێنسی. زۆربەی ڕەوەندی کورد لێرەیە، چێشتخانە و بازاڕەکان، پۆشینی جلوبەرجی کوردی، نانی گەرم و سەمونخانە و زەڕەنگەر، هەمووی شێوەیەکە لە گەڕانەوە بۆ نیشتیمان کە هەر کەسە بە هۆکارێک جێی هێشتووە. عادات و تەقالید هەمیل وێرێ بەڵاوە بینە، یعنی هەمی کەس زانن کە چەپ وەکی خواردنگەها، وەکی زێڕینگری، وەکی هەر شوونەکە لێرە کورددمە، یعنی ئەو کارەکردنە نەفسی عینی تشتێ وەکی وڵاتی خواه. نظام من أغلب كردن تاني وعربا إيرانينا إيراني جالك تاني. كالتوري خانش عالم الدين. كالتوري كردي قارنه هم نشاد دين. ئەمریکا وڵاتی نەتەوە و ئاین و کولتوری جیاوازە، ڕێگەش لە کەس نەگیراوە. کولتور و دابوونەریت و ئاینی خۆی بپارێزێ. سەلیم بەرواری کە لە هەشتاکاندا پێشمەرگە بووە لە دەڤەری بەرواری لە دهۆک ئەم ژیانەی هەڵبژاردووە، هەڵکردن لەگەڵ مەڕووماڵاتەکەی ژیانی والێ کردووە لە ئەمریکا بە تام و لەزەتی گوندەکەیە. هو 24 ساڵە لێرەمە، يعني آخفتنا من لغتي من لباسي من ترتيفا من همي وكي منطقة عولة، يعني من جوهرية. کاتێ بە شاری ناشفیلدا گوزەرە بیت، زەڕەنگەرێک سەرنج ڕادەکێشێ، لەوەش سەیرتر مشتری ناو زەڕەنگەرەکەیە. خدمت با تو جمعی یا بی جمعی یا دور کن چی از هست ما دور کیجی زرنگی که خاص منه های از هست ما دفیجی از همین دمال گلوی زرد خود کردم وریجی از حال دوید کردم. یعنی ناشویل is not a little Kurdistan. نه چجا نگهی تا کردستانه. تو انگلیزی گوت چونه پیم بود. خدا از انگلیزی خودش تکنه زانم. ئەم زەڕەنگەرە وە کوردستان زێر بەخستی مانگانەش دەدات. ئیتر جیاوازیکی ئەو تۆشی نییە لەگەڵ زەڕەنگەرێک لە شاری دهۆک. أبا حفص صالة ما في دكانة هاي وزرما زر خليجية دبي تركيا وكردد ما قالك الفيرا جبر كردا ما في دكانة فكري وسنة پیغمبری مهروی 200 غرام زێڕی. کورد لە شاری ناشفیل ژن و ژنخوازیشیان کوردەواریانەیە. مامۆستای مزگەوتەکە سەرقاڵ بوو بە مارەکردنی کچێکی کورد لە کوڕە کوردێک. سروشتی پەڕیوە و ئاوارەیی هەروە بووە. هەمیشە مرۆڤەکان بەشێک لە دڵیان لە لای نیشتیمانەکەیان. یەحیا بەرزنجی دەنگی ئەمریکا، شاری ناشفیل لە ویلایەتی تێنسی.